سفيان ثوري رحمة خوای لێبێ. سفيان ثوري یەکێکە لە ئیمامە بەڕێزەکانی ئەهلی سنەت و جەماعەت، یەکێکە لەوانەی کە ئێمە دین و عەقیدە و ئیمانەکەمان لێوە وەرگرتووە کە ئەوترێ سەلەف. یەکێک لە ئیمامە بەڕێزەکانی سەلەف دوای سەحابە سفیانی ثەوریە. سفیانی ثەوری ساڵی 97 هیجری لەدایک بوو و 161 هیجری کۆچی دوایی کردووە لە تەمەنی 64 ساڵیان لە کوفە لەدایک بوو، لە بەسرا کۆچی دوایی کرد. لە 10 ساڵی دایکی کە بینی ئاوا زیرەک و وریایە و چاوکراوەیە، باوکیشی کۆچی دوایی کردبوو، بانگی کروتی کوڕی خۆم 10 حەدیثم بۆ لەبەرکە، 10 حەدیثی لەبەر کرد. ناردیەوەوتی 10 حەدیثی تریش لەبەرکە. پاشان لی پرسیەوە کە سەیری کرد زۆر زیرەکەتیایە، پێیوت کوڕم بەم تەشیەی دەستم بە خێوت دەکەم، بەس بڕۆ دوای علم کەوە. نەیوت بڕۆ کاسبیم بۆ بکە، نەیوت بڕۆ بۆ ئەوروپا و فەسادخانێ پارەمان بۆ پیا کە ئەرزەیە بکرین خان و بکرین وەکو ماڵی فڵان، بینێرێتە غەریبایەتی و بینێرێتە فەسادی و بینێرێتە دین فرۆشتن. وتی بەم تەشیەی خۆم بە خێوت دەکەم، ڕوو لە دین کە، ڕوو لە عیلم کە. سبحان الله، ئەمە ڕووی لە چێ کرد ئەم مناڵە؟ هات دەرسی لە لای چێ وەرگرت؟ لە ئیبن عەباس، لە ئەبوو هورەیرە، لە جەریری کوڕی عەبدوڵڵاه، لەم سەحابیە بەڕێزانە. 600 زانای بینی هەتاکو بوو بەو عالمە و کەڵە پیاوەی کە 20,000 تەلەبە دەرسی لێوە وەرگرت. ئەمە سفیانی ثەوریە. ئەمە سفیانی ثەوریە کە شوعبە یەکێکە لە گەورەترین عولەمایانی حەدیثەی فەرموو سفیان ئەمیر المؤمنین فی الحەدیث. سفیان ئەمیری مسلمانانە لە عیلمی حەدیثە. بشر الحافی دەربارەی فەرمووی سفیان الثەوری عندنا ئیمام الناس، پێشەوای خەڵکیە. دەربارەی ئەوەی فەرموو سفيان في زمانه كأبي بكر وعمر في زمانهما. سفيان ثوري لزماني خويا أدود عمر كري خطاب أبو بكر صديق لزماني خويانا. بياوچاچي زانایی شارزایی لفقه عبادت شوناج. يحيى كري معين ما مستا إمام أحمد بن حنبل أفرمي سفياني ثوري لقل هر كسي كابيت شواني الرأي بو بي حقم لترفي سفياني ثوري أبيني وأوان دلسر حق بو. إمام ذهبي رحمة خوالي بدر باريم بياوا فرمي كان سفيان رأسا في الزهد ورأسا في معرفة الآثار ورأسا في الفقه لا يخاف في الله لومة لائم من أئمة الدين. سير أمبيان جوصفي إمام ذهبي رحمة خوالي بك تركمانة بسفيان ثوري كان رحمة خوالي بك أفرمي سفيان لوت كي بيواني خواناز بو، لوت كي شارزاياني علمي حديث بو، لوت كي شرع ناسان فقيه بو. لهيج كسنا اترسال لومي كزنا اترسال لوتني حقا اما بيشوايا دين بو. رحمة خوای لێبێ لە بەسرە کۆچی دوایی کرد. سفياني ثوري أفرمي اعمل للدنيا بقدر بقائك فيها وللآخرة بقدر بقائك فيها. او اندە کار بۆ دنیات بکە بەقەدەر ئەوەندەی کە تایە ئەمێنیتەوە، او اندەش کار بکە بۆ قیامەتت بەقەدەر ئەوەندەی کە تایە ئەمێنیتەوە. وەی قوربە سەرمان چەندمان کار کردووە بۆ قیامەتمان کە هەتایی تایە ئەمێنینەوە، یا ڕوو ڕەش لە جەهەنەما یا ڕووسپی لە بەهەشتا. چەندمان بۆ ئەمانە کار کرد، چەندمان کار کردووە بۆ ئەوەی کە خوای گەورە لە جەهەنەمەکەی دوورمان کاتەوە، چەندمان کار کردووە بۆ ئەوەی مستەحەقی ڕەزامەندی و بەهەشتەکەی خوای پەروەردگار بین. چەند. سفياني ثوري رحمة خوای لێبێ ئەی فەرموو ثلاثة من الصبر، سێشت لە سەبرگرتنەوە دێن. قسە لەسەر مصیبەتەکەی خۆت مەکە. لا تحدث بمصيبتك ولا بوجعك ولا تزكي نفسك
ولا تزكي نفسك. أي فرموا بلا مصيبتي بسرد هاتو باسي مكروا، يعني وا تسليم بقدر إخوة بزانك إخواي پروردگار بسريه ناوي امتحانت دكا لامتحانك خود راسب مك بشكوا ونالو هاتو هاوارو قصة كردنو قليو قازان دا جانو ناسوري خود وانده باز مكروا تزكي نفسي خوشد مكة ملي باشم. سفياني ثوري رحمة إخوائي لبي أم بياوچاكا أم شارزاي آثار فرمو دوانية جرتوا فرمي پێم گەیشتووە کە لە بەنو ئیسرائیلا ساڵانێک گرانی بوو، 7 ساڵ گرانی و بێبارانی بوو، خەڵکەکەی وایان لێ هات مردارە و بوویانە خوارد، مناڵی خۆیانە خوارد. بەجارێک هەموو ئەوانەی کە ئەهلی دین بوون بڕیاریاندا ڕووبکەنە خوای پەروەردگار و وەکو چۆن لای ئێمە نوێژی بارانە هەیە ئەو خەڵکە بڕیاریاندا ڕووبکەنە سەر شاخێک و لە خوا بپاڕێنەوە. هەمویان بە گریان و پاڕانە و لاڵانەوە ڕوویان کردە شاخەکە و هەمووە گریان. خوای گەورە وەحی بۆ پێغەمبەرەکەیان نارد فەرمووی: لو مشيتم إلي بأقدامكم حتى تحفى ركبكم. ئەگەر لەسەر ئەژنۆ یا بە پێ بێن بەرەو خوای پەروەردگار هەتاوەکو ئەژنۆتان هەمووی پڕە بێ لە خوێن تا کەڵکەڵەی ئەژنۆتانە ڕوا. وتبلغ أيديكم عنان السماء، دست أون دبرس كانوا هتا أقات حو طبقي عاسمان. وتكل ألسنتكم من الدعاء، زمانتان كرولال ببي أون دتان دعاء كرد ببي ببلاس لدمتانا نتوانا هالي سورينا. فإني لا أجيب لكم داعيا، ولامي دعاء يشكتان نادمو، ولا أرحم لكم باكيا، بزين بيكسي كشتان أناية ولو أنا أقرين حتى ترد المظالم إلى أهلها. حتى وكو أو سروتان الزودتان كردو ولا يكتري نيقرنو بخلشي خوي، نيقرنو بخاونا كانيان. يعني بو أوي مرجيق، بو أوي دعاء جيراب بي شرط مالي خلشي دلالان بي بيقرن رو لاي خلقي. تو چه پێویستیەکەت بەوە هەیە چەند دۆلار و درهەمێکی ئەو خەڵکەت لە گەردنا بێ و دوعا بکەی قبول نەبێ. جا سفیانی ثەوری ڕەحمەتی خوای لێبێ لە دوعا لە ڕیوایەتەکەیە، سفیانی ثەوری لە ڕیوایەتەکەیە فەرمێ: ففعلوا فمطروا من يومهم. لەو ڕۆژەی کە مەزڵومیەتەکانیان لە ناویەکە حەل کرد و ئەوەی کە لەلایەن بوو جێڕایانەوە، هەر ئەو کاتە خوای پەروەردگار بەزەی پیانە هاتەوە بارانەکەی بۆ ناردن. زۆر زەروریە برایانی بەڕێزم، ئێمەش دائیمە هۆشمان لە دوعاکانمان بێ، کاتێک کە دوعاکەین بە خوشوع بە پاڕانەوە ڕوومان لە خوا بێ، بە دڵێکی پڕ لە ئیمانەوە، بە ڕوویەکی زۆر ڕاستگۆیانەوە ڕوو لە خوای پەروەردگارکەین و دوعا بکەین، بەڵکو خوای پەروەردگار دوعاکانمان گیرە ئەکا. خوای پەروەردگار لێمان قبول کا و دوعاکانمان گیرە ئەکا.